زوتیارەکان مەوزوعی کوردیانێ قەرم لە دڵیە فڕی ئەوەیە. پێش بارانبارین ئەم دەشتی هەریرا کشومات و بێدەنگ بوو، تراکتۆرەکانیش هەمویان لە گەراج وەستا بوون و بێئیش بوون، بەڵام لەگەڵ بارانبارین ڕەحمەتی خوا بەسەر شۆفێری تراکتۆرەکانی ژاباری و بازاڕی ئەوانیش ئێستا گەرمە و ئەم دەشتا هەر لایەک بەسەریا ڕۆیت و سەیرەکەی تراکتۆرێک سەرقاڵی زەوی کێڵانە. جا من شۆفێری تراکتۆرێکم لەگەڵایە بە قسەی زیاتر لەگەڵ ئەو بکەین. پێش بارانبارین بازارتان چۆن بوو، ئێستا بازارتان چۆنە؟ بەخوای پێش بارانبارین تەنەکتەرەکان هەموو لە مارێ نووسە بوو، یەکی زیشن نەبوو، بەس لەگەر ئەو بارانەی ڕەحمەتێکی خۆش بوو هات ئیشەکە تقریبان باڕکەی مەجای سەرخورانین نەما، هەر لە پێنجی بەیانیان دەست پێەکە هەتە 12 شەوێ ئەو دەرێ لۆم وەرە ئەو دەرێ لۆم وەرە ئیشەکە بەعام باش بێ لە خوای بەزیادبی ڕەحمەتێکی باش لێ شەو ڕۆژ ڕاوەستانی نییە، شەو ڕۆژ تەنەکتەر لەو دەشتەی نایەتەوە ئەجە خرتێت تۆوە ڕۆژێ خرتەیە شەوە تۆوە مەقسەد حەسەب ڕێککەتنە. بارانەکەش هەر لە ماڵێ بوون، پێش بارانەکە لە مارە ڕاگیرا بوو، بەستە مەشاکردنیا بوو ئیشی نەبوو. ئارێوەڵە کاریگەری کردوتە سەر نرخی تراکتۆریش؟ ئارێوەڵە ئارێوەڵە پێش بارانبارین تقریبەی 15 تا 20 وەرەقە تەنەکتەر دابەزی بوو لە شکان بوو، بەس ئێستا لەگەڵ ئەو ڕەحمەتەی هات ساری تەنەکتەرەکەش بەرز بوو و جۆتیارەکانش تقریبان کشیان خۆشترە و ئیشەکە باشترە ڕوە و هەر چێرانەکە خۆشترە بی و پەرەی نەدا برێن پەرەیدایەتەوە و بەس تقریبان لۆ گەنم چاندنێ ئیشەکە حەیبی نییە، گەنمەکەشی نەبی. باشە بڵێم پێشتر پێش باران کاتژمێری کارکردن بە چەند بوو، ئێستا بە چەندە فەرقی کردووە؟ بەخوای کارکردن نەبوو لەبەرەوەی تەنەکتەر ئەگەر باران نێ تەنەکتەر ئیش پێ ناکرێ ئیشی نابی، بەس لەگەڵ ئەو بارانەی لەخوای بەزیادبی ئیشەکی زۆر باشە ڕوا ڕۆژانە تەنەکتەر ئەو جۆتێکە ئەو ئیشێکە بێ مشکیلەیە مەقسەد هیچکە و ئەو شتەوە دەرناکەوی. تراکتۆر کاتژمێری بە چەند کارەکە ئێستا بڵێم ڕۆژانە؟ بەخوا ئێرە کاتژمێرنیە ڕاستی ڕۆژان ئێرە ئێستا ئەو زەویە لۆ ئەو برادرەیە و جوتیارێ چێرم خەرماشە و تۆیلۆوەکەم هەربەی 110,000 نا هەربە 16 تەنەکە ئەچینیم خەرماشە و تابعیلۆکەم 100,000 و 110,000 110,000 ئەو عیلاقەی لە هیچ نییە من خرتە و تۆکەیلۆکەم هەربەی 100,000 110,000 وەرەگرین ئەگەر زۆربی 100,000 ئەگەر کمیژمی 110,000 ئەو دەورانیە. ئێستا ئەوم پێ بڵێ جوتیاران کەیفیان خۆشتریان سایەقی تراکتۆرەکان؟ جوتیارەکان مەوزوعی کوردیانێ قەرم لە دڵیە فڕی ئەوەیە. جوتیارەکان بەخوای باوڕکەی یعنی لەگەڵ بارانەی هەمووشی گورەکی گەشت بوونەوە پار ئەمە بەخوای لەوانەیە هەتا دەفتەرونی وەچی زەرەرن کردبی لەو دەشتەی هەمووی چێران و تراکتۆرەکانیش هەرگەشت بووینەوە بازاڕیوانش ئاخر فەلاحەکان و ساختەنەکتەرەکان هەر یەکە گرتەوە تقریبەی هەر فەلاحە و مەکانی شتێ خۆیە لێرە زۆربەی تراکتۆر هەبووی وت لە ماڵی ڕەزام گران بوو بۆندە لە ماڵێ بوو پێشەوە بارانەی پێی وەڵا ڕاستەکە بەس ئێستا دەبی مەمنوع بستۆ ماری ئێستا ناتوانیت بچۆ ماڵێ ناوەڵای مەجال نییە.